بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێیان. لە تایبەتمەندی و گرنگجیدانی کەناڵی ئاسمانی پێیان بە کێشەی فەڵەستینی لەوەی کە دامەزراوە تاوەکو ئێستا ئێمە ئەوەی لە ئەستۆمان بوو بێت درێغیمان لێ نەکردووە، وەکەوەی کە ستەم لە گەلێکە کرێ، گەلێکی موسڵمان و نەتەوەیەکە کرێ و بێبەشەکرێت لە مافەکانی مافە نەتەوەیەکانی مافەئاینیەکانی و دەچەوسێنرێتەوە بە درێژایی مێژوو تا ئێستاکە هەیە، بە تایبەتی لەم ڕووداوانەی کە زیاتر لە ساڵێکە بەردەوامن. ئێمە زوومی زۆر تایبەتمان لەسەر قزەی فەڵەستینی و جینۆسایدکردنی گەلێک لە غەزە هەبووە. لە ئێستاشدا بە پێویستمان زانی لە ڕۆژی جیهانی پشتیوانی لە گەلی فەڵەستینیدا دیسان بینەوە خزمەتتان و قسە لەسەر کێشەی فەڵەستینی و لەسەر ئەو زوڵم و زۆرەی کە لەو گەلە ستەملیدەیە کرێ بکەین. بە میواندارەتی هەردوو بەڕێزان کاک دکتۆر زانا محەممەد ئەمین مامۆستای زانکۆ و بەڕێز کاردۆ کەریم ڕەشید مامۆستای زانکۆ بە گەرمی مەخراتنی هەردوو مامۆستای بەڕێزەکەی خوا بەخێر بن. مامۆستایانی بەڕێز، وەک ئاماژەمان پێدا کاک دکتۆر زانا لە جەنابتانەوە دەست پێکەین کە لە ئێستایە ڕۆژێک هەیە بە ناوی پشتیوانی لە گەلی فەڵەستینی، وە کێشەیەکی شەیە کێشی فەڵەستینە کە خۆمان نەزانین دوایەوەی گەلێک لە سەرزەمینی فەڵەستین بێبەشەکرێت لە دەوڵەت و بێبەشەکرێت لە مافەکانی و بێبەشەکرێت لە تایبەتمەندیەکانی خۆی وەکو گەلێک وەکو ئاینێک و دەچەوسێنرێتەوە لە ئێستادا ئەم زوڵم و زۆرە گەیشتۆتە ترۆپ بە چاوی هەموو جیهانەوە گەلێک جینۆسایی دەکرێەوە بە کشوندەترین چەک و جبەخانە لی دەدرێەوە کەسێک ناتوانێت بچێت بە هانایانەوە بەڕاستی. چۆن بتوانین قسە لەسەر پشتیوانی ئەم گەلە بکەین بە ناوی گەلی فەڵەستینەوە لە خاکێک بە ناوی خاکی فەڵەستینەوە؟ بسم الله الرحمن الرحیم. خۆشحاڵین لە خزمەتتان مامۆستا عەباس، سوپاسی کەناڵی پەیامەکەین. خۆشحاڵم لە خزمەت مامۆستا کاردۆ ئەمڕۆ لە چەند کاتێک بەڕێ بکەین لە خزمەت ئەم دۆزە مبارەکە ئەم دۆزە ڕەوادا کە دۆزی گەلی فەڵەستینە. لە ڕاستیدا دۆزی گەلی فەڵەستین بە درێژایی ئەو مێژووی کە با بڵێن نزیکی دەتوانم لەم 70 ساڵێکە دروست بووە و پێشتریش لە بیدایەتی دروستبوونی قەزێکە و دروستبوونی بزنەوە زایۆنیزم و بڵێ سەرەتای چەوسانەوەی ئەو گەلە لە ئینتیدابی بەریتانیا و تا ئێستا کە بۆ 100 ساڵێک دەچێت، دۆزێکە بەڕاستی برۆڤایەتی بەگشتی بتوانم بڵێم شەرمەزارە لە ئاسیا، بە تایبەتی لەم چەند ساڵەی ڕابردوودا دەتوانم لەم لە 2 ساڵ و بزاد لە ڕۆژی تۆفانی ئەقسا و ڕەتفیعلی چاوەڕوان نەکراوی بەڵێن دەوڵەتی ئیسرائیل و پشگیری چاوەڕوان نەکراوی ئەمریکا و دەوڵەتە زلهێزەکانی دنیا و بێدەنگی چاوەڕوان نەکراوی وڵاتانی جیهان بەگشتی و وڵاتانی عەرەبی و ئیسلامی بە تایبەتی. ئەمە فعلەن ئەتوانم بڵێم بەگشتی مرۆڤایەتی لە حاڵەتێکی شەرمەزاریدا من وەکو خۆم وەکو تاکێک بەڕاستی هەمیشە خۆم بە مقەسیر بەکەم تەرخە بەزانم واسەکەم هەم لە دنیای ئەمە ئەرکمان زۆر قورسە، هەم لە قیامەتیشا ئەرکمان زۆر قورسە بەرامبەر بەو دۆزە. دۆزێکی ڕەوا کەس ئینکاری نییە لە ڕەوایەتی. تا جەنابەت ئەمڕۆ ئێمە کۆکردوتەوە لێرە بۆ قسەکردن لەسەرەوەی کە ڕۆژێکە نەتەوەی گرتوەکان دایناوە. باشە هەر نەتەوە گرتوەکان و ئەو وڵاتە زلهێزانە نین ئەمڕۆ بێدەنگی لە ئاسی ئەو دۆزەدا، کەواتە ئەو دۆزە ڕەوایەتێکی هەیە بۆ یعنی نەتەوەی گرتوەکان و وڵاتانی زلهێز بۆ سڕینەوەی ئەو شەرمەزاری خۆیان لە ڕاستیدا ڕۆژێک دانێن بەیان نامە دەرەکەن، بڕیار دەرەکەن، بەڵام لە ڕاستیدا بڕیار هیچ سوودێک بە خەڵکە ناگەێنێ، لە سەرماگەرمیان ناکاتەوە، لە برسێتی تێریان ناکات، لە تینوێتی تێراویان ناکات، لەو ترس و بیمەی کە تێیان نانخاتە ئەمن و ئەمانەوە پێویستی بە هەنگاوی کردداری هەیە. بۆ یانی فعلەن ئەم ڕۆژێکە کە پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ و پێویستە هەنگاوی جددی بندێت و مووقیفی باش لە بەرامبێ بەریا بنوێرێ کە لە ڕاستیدا گرنگترین مووقیف و گرنگترین هەنگاو و توانم لەم هەنگاوی یەکەم بەرامبەر بەو دۆزە بە تایبەتی بۆ خەڵکی موسڵمان
بریتە لەوەی کە وعی هەبێت هۆشیاری هەبێت بەرامبەر بەو قەزەیە بە جزوری ئەو قەزەیە بە ڕەوایەتی ئەو قەزەیە کە لە ڕاستیدا ئەمە بابەتێکە پەیوەندی بە تاریخەوە هەیە پەیوەندی بە دینەوە هەیە ئەمڕۆ بەشێکی زۆر لە خەڵکی موسڵمان بە تایبەتی لە وڵاتی خۆمانە کە دیدوێنی لە مەجالی سایبینی لە نووسینەکانیان ناتەنات خەڵکی مسەقف بەداخەوە تەنانەت هەندێک لە کەسانێک کە با بڵێن شارەزاییان لە دینا هەیە هەندێک با بڵێن بۆچوون و تەفسیراتیان هەیە بۆ ئەو قەزەیە کە هەستەکەی فعلەن وعیان نییە و شارەزاییان لە جذور و لە با بڵێن بنەچەی ئەو بابەتە. بەڵێ مامۆستا ئەگەر ئێمە باس لە پشتیوانی بکەین زیاتر لە با بڵێن جیهانی ئیسلامیە پێشتر جۆرێک لە پشتیوانی بەردەوام هەبوو لە دۆزی فەڵەستینی و لە قەزەی فەڵەستینی و خۆ بە خاوەنکردنی بەڵام ئێستا گۆڕاوە لە جیهانە بە شێوەیەکی گشتی لە کیشوەرەکانە بە تایبەت یعنی لە ئەوروپا ئێستا پشتیوانیەکە گشتگیر بووە ینی جۆرێک لە با بڵێن تەشەنەی سندووەوە ئەمە کارەکاتەوەی کە کاریگەری هەبێت لەسەر چارەسەرکردنی ڕیشەی ئەم کێشەیە کە بە ناوی فەڵەستینەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆی بدایەت حقیقەتەن ئەم بابەتە ئەم کێشەیە کێشەی گشتی هەموو مسلمانان بوو بە درێژایی مێژوو کە ئەقسا کێشەی هەبوو بێت بۆ لە فترەی جەنگی خاجروشمەکانە کە 80 ساڵ داگیر کراوە کاتێک مێژوو ئەخوێنیتەوە ئەقسا لە دڵی هەموو تاکێکی ومەتی ئیسلامیە بۆ لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە ژیاوێ بۆیە وەژوا کات کوردێک بە ئیشی خۆی بزانێت بە ئەرکی خۆی بزانێت و جێیش دروست کات و بە قیادەیەکی حەکیمانە بڕات ئەقسا ڕزگارکەوە دوای کۆمەڵی قۆناغی زۆر و بەڵام وردە ئەم خەمە کاڵ بۆ لە دڵی مسلمانانە وردەوە دەوای لێهات بوو بە خەمی عەرەب لەناو خەمی عەرەبیش بوو بە خەمی فەڵەستینەکان و لەناو فەڵەستینەکانیش مایەوە لە خەمی بزنەوەی حەماس و چەند بزنەوەیکی تری ئیسلامیدا کە لە خاکی فەڵەستینە کاریانە کرد و دواتری جوای لێهات بوو بە خەمی شارێکی وەکو شاری غەزە و تر خەمی کەس نەما بەڵام ئەمڕۆ داوانەی کە لە کۆتاییدا ڕوویدا دووبارە ئەقسای لە دڵی هەم مسلمانانە و لە دڵی غێری مسلمانانە ئەو کێشە ئەو دۆزەی زیندوو کردەوە و بەڕاستی ئەوەش وەکو جەنابت ئاماژە پێ کرد مژدەیەکی خۆشە و ئینشاڵڵا بادیرەیەکی باشە بۆی کە فعلەن ئەم بابەتە بێتەوە سەر مێزی گفتوگۆ و باس بکرێتەوە لە من گوێم لە ئیحساییەک بوو گەنجانی ئەمریکا لە ئێستادا زیاد لە 150 گەنجانی ئەمریکا باسی ئەوە دەکەن کە دەوڵەتی ئیسرائیلی مبەڕیر وجودی نییە کە لە کاتێکدا پیرەکانی ئەمریکا و بەتەمەنەکانی ئەمریکا بەعکسەوە بیریانە کردەوە ئێمە وا کات لەوە چێ لە ئەوروپاش ئەم حاڵەتە ینی هەبێت هەر ئەم گەنجانن هەر ئەم منداڵانن دۆڕش دەبنە قیادە و با بڵێن دەبنە سەرکردایەتی ئەو وڵاتانە لەوە چێ گۆڕانکەی لە مووقیفی سیاسی ئەوانە ڕووبدا بێژگەلەوەی کە لە ناو وڵاتانی مسلمانیشدا قەزیەکە فعلەن بە هاتۆتەوە سەر ساحاوە چۆتەوە ناو دڵی خەڵک و بەڕاستی خەڵک دڵی لەگەڵ ئەقسایە کە خۆی بە حقیقەت مبەڕیری وجودی مقەویم وجودی ئیسرائیل ئەوەی کە ئیسرائیلی هێشتەوە دەوڵەتە مقەویمەکان خارجی نەکیان با بڵێن پژگیری ڕەهای ئەوروپا و ئەمریکایە و یەکشیان بێدەنگی خەوتووی قوڵی عالەمی ئیسلامیە عالەمی ئیسلامی بەرەو بەخەبەربوونەوە دێت و ئەو بۆچوونی پشگیری ئەوروپا و ئەمریکاش بەرەو ئەوە ڕوات کە ینی کەم ببێتەوە کە ئەم دوو خاڵە با بڵێن هاتە دی ئەمریکا و ئەوروپا دەعمە ڕەهایان کەم کردەوە بۆ ئیسرائیل و مسلمانانیش خەبەریان بۆ بە تایبەتی لەسەر ئاسی دەوڵەت و حاکمەکان بە دڵنیاییەوە کاتە مبەڕیر وجودی ئیسرائیل کەمە بێتەوە و قەزیەکەش بەرەو چارەسەر ڕوات من وایە بینم بە تەواوبوونی غەزە و بە لە ناوچوونی ئەو خەڵکە و بە وێرانبوونی ئەو شارە قەزیەکە کۆتایی پێنایەت و بەڵکو ئەمە سەرەتایەکە نیژانی بوونێکە بۆ لەدایک بوونێکی نوێ و بۆ سەر لە دوێ زیندووبوونەوەی قەزیەکە و بۆ گرتنی ئاقارێکی تر بە ئاراسی چارەسەر بوونی. مامۆستا کەردۆ ئێوەش دووبارە بە خێر بێن لە کاتێکە قسە لەسەر پشتیوانی دۆزێکە بە ناوی فەڵەستین و گەلێکە بە ناوی فەڵەستین و لەسەر خاکی فەڵەستین ئەمە ساڵانە ممارەسە کراوە نەتەیەگرتوەکان پشتیوانی لێ کردووە و خۆشی قەزەکە دەیان ساڵە بەردەوامی هەیە با بڵین بە تایبەت لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە ئەم ساڵ بە تایبەت کاتێک قسە لەسەر پشتیوانی دۆزی فەڵەستینی ئەکرێ و گەلی فەڵەستینی ئەکرێت لەسەر خاکی غەزە جینۆسایدی ئەم گەلە کرد
جیا لە ساڵانی ڕابردوو و بە سەدان هەزار کەس شەهید ئەکرێەوە بریندار ئەکرێەوە ئاوارە ئەکرێەوە دار و پەردی بەسەریەکەوە نەماوە ئەوەی لە مێژووە ڕووی نەدابوو ئێستا خەریکە ڕووەدا لە فەڵەستین کاتێ ئێمە قسە ئەکەین ئەو بردمانی گەلێک ئەکرێت ڕۆژانە بە سەدان کەسی شەهید ئەکرێت خەڵکەکەی لە تیونێتی و لە برسێتی و یعنی لە نەبوونی خزمەت گوزاریە خەریکە جێتە خەڵی سفر. ئەم جۆرە پشتیوانی کە بانگەشەی پۆکرێت لە جیهانی ئیسلامی و لە جیهان بە شێوەیەکی گشتیە چ سوودێک ئەتوانێت بەم قەزیە بگەینێ بە تایبەتی ئەم جینۆسایدە ڕابگرێت چیدی ئەم جا قسە لەسەر مافەکانی گەلەکە بکەین وەکو دەوڵەت وەکو تاک بابڵێ. زۆر سپاس دەستخۆشی بۆ کەناڵی پێیان هەروە زۆر خۆشحاڵم ئامادەبوون لەگەڵ بەڕێستان و هەروە دکتۆری خۆشەویست دۆزانە. بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە لە میدیای کوردیە ئەمە ئیسارە بکرێن بابەتە باز بکرێ چونکە ئێمەی کورد وەکو فەڵەستین واین ئێمەش بێدەوڵەتی ئێمەژیانی هیچ سنوورێک نامان پارێزێ خۆیان گەل ئاسمانەمان پارێزێ جنە هیچ شتێک لەسەر ئەرزمان پارێزێ وێ بەڕاستی ئەوەی کە ئێبێ باز بکرێ ئەبێ کورد باسیکە لە پێش هەموو ئەبێ لە پێش عەرەبە کورد باسیکە چونکە هاوسۆزین هاو خەمین ئەتوانین بڵین لە مێژۆ هاوکێش ینی لە کێشەکەی وەکو یەک مامەڵەمان لەگەڵا کراوە بەڵێ هێزێکی لەوێ لە ئاسمان و ئەرزمان کوژێ بە هەمان شێوە ئێمەش بە هەمان شێوە لە وڵاتانی دراوسێ و لە وڵاتانی کەتیانە ژیانی وەکو کورد خەمەکانمان لە خەمی ئەوان کەمتر نەبوو بگرە گەر زیاتر نەبوو بێ ئەوەی کە هەیە ئێستا باسەکرێ مامۆستاگیان ئەوەیە کە کێشەی فەڵەستینی شێوازێکی با بڵێن شێوازەکە گۆڕاوە ئەوەی کە باسەکرێت لە میدیایە بڵێن میدیا زۆر گرنگە یاخود ئەو با بڵێن هۆشیاربوونەوەی کە لەناو میدیا جیهانیەکانە هەیە کە باسەکرێت بۆ قەزی فەڵەستینی ئێمە کاتێک کە ئەمان خوێن لە ڕاستەکەی لە زەمکانی ئەوروپا بە تایبەتی لەسەر فەڵەستین کە قسە ئاکرا بیرم دێت زۆر تەرکیز لەسەر چی بوو تەرکیز لەسەر ئەوە بوو بۆ نمونە نووسەرانی وەکو ئیدوار سعید وان کە باسییانە کرد قەزەی فەڵەستین ئەبەستراوە بە چیوە لە میدیا جیهانەکانەوە باسەکە گەلێک گەیە نای فەڵەستینە یعنی عەرەبن باشە هەروەکو عەرەب باسەکران ئەم عەرەبانە زمان ئینگلیزی نازانن ئەم عەرەبانە نەخوێنەوارن بۆیە مقابلەکردنیان بانگێشکردنیان بۆ کەناڵی BBC و CNN ئەوانە زۆر جێگەی پرسیار نییە زۆر گرنگ نییە لەبەرەوە کەسێکی تر ئەهاو بەنای ئەوانەوە قسەیە کرد ڕۆژنامەنووسێکی ئەمریکی ڕۆژنامەنووسێکی بەریتانی ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی هەر کەسێکی تر وایە بەنای ئەوانەوە قسەیە کرد ئەمە بوو بۆچی قەزیەکە درا بۆ کەسانێکی تر بەڵام لەم قەزەیە گۆڕا بەڕاستی بۆ نمونە من ئەگەر یەک تەرکیزی بچوو خەمە سەر ئەمە بۆ نمونە نوێری فەڵەستین لەناو لە لەندەنە کە بڵین سەفیری فەڵەستینە لە لەندەناژی یعنی تەرکیزێکی عەجیبی هەیە لە میدیاکانە بۆ لەبەرێ بە زمانی ئەوان قساکە یعنی ڕێک ئەو زمان ئینگلیزی ئەوان بەکارهێنێ ڕێک ئەو تێرمی ئەوان بەکارهێنێ ڕێک ئەو لۆژیکی ئەوان بەکارهێنێ ئەمە زۆر تەرکیز حتا BBC خۆی بە تەرکیزی خۆزیانی بەنووسین هەیە ئەڵێ لەم گۆڕانکاریانی غەزای ئەمی 7 ئۆکتۆبر بەدواوە لە 23 بەدواوە ڕاستی مقابلەکردنی ئەم کەسانی نوێنەری فەڵەستینن وەکو پێشووتر نییە چونکە بوو ئەمە کەسێکە حەماس نییە نوێنەری فەڵەستین لەناو لەندەنە ئەوە هەمومان نەزانین سەر بە حەماس نییە نە ئایدۆلۆژیەن نە حیزبیەن نە ئینتیمای بۆ حەمازێ بەڵکو ئینتیمای بۆ مەحمود عەباس و باڵەکی ئەملایە کە هێزێکی بەڵام وەکو فەڵەستینی قسە ئاکە ینی ڕەوایەتی کەیسەکە باسەکە بۆیە ئەمە مۆزیعەکانی ناو کەناڵی BBC و CNN ئەوانی چی لە کردو خچێتە گۆشتنیگایەکی ترەوە لە جیاتی ئەوەی وەڵامی پرسیاربات و ئەم پرسیارەکە یعنی ئەم بە شێوازە هجوومەکە دەسەر ئەمە چی ئەمە هۆشیاریکی دروست کردو لە جیهانی دەرەوەیە با بڵێن غێری جیهانی ئیسلامی کە بەڕاستی ئەم کەیسە بۆ جۆرە نەبوو کە ئێمە لێ تێگەیشتین ئەم کەیسە بۆ جۆرە نەبوو کە ئێمە لە میدیای CNN و ئەما میدیا خۆ لە فۆکس نیوز کە سپۆنسەرەکەی بریتێ لە کەسێکی یەهودی وەخۆ ئەگەر یەهودیکی متەطەریفیش نەبێ بەڵام یەهودیکی با بڵێ متعاتیفە لەگەڵ قەزەی ئیسرائیلەکان نەگەڵ قەزەی فەڵەستینەکانە ینی ئەمە وای کردووە چی ئەم قەزەیە بگۆڕێ ینی بە شێوازێکی 180 پل ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە قسە لەسەر ئەم بابەتە و ئەم کاریگەریەکەین باشە خەڵکی ئیجابیە بەڵام لەسەر تاکی ئەوروپی لەسەر تاکی ئەوروپی سیاسیەکانیان چی ئەمە پەیوەندی بە چی ئەمە پەیوەندی بە کاتەوە مام ساڵاجیان ینی من بیرم دێت ئەو کاتی لە پێشوە هێشت پێدە سەر عێراق ساڵی 2003 تۆنی بلێر لەناو لندن لە پایتەختی بەریتانیا مزاهرێک کرا بەرامبەر تۆنی بلێر نزیکەی ملیۆنی خەڵک هەستا بەرامبەر بە تۆنی بلێر کە نابێ هجووم کرێت سەر عێراق بەڵام هجوومەکە هێر کرد ئەمە بەڵگەی لەسەر ئەوەی ئایا ڕێی عامی ئەوروپی کاریگەری نییە نەخێ کاریگەری هەیە بەڵام هەندێک جار کەسانی سیاسی یاخۆ ئەوەی کە پێوترێ پۆلیسی میکرز ئەوەی کە سوناعی سیاسەتە لە ئەوروپا و لە ئەمریکایە سەرکێشیەکە بۆ هەندێک با بڵێن شوێن بەڵام دوای باجەکەیەدا باجەکەی زۆر بە قورسی ئەدا بۆ نمونە تۆنی بلێر و ئەو ڕعامی کە لەناو ئەوروپای هەبوو کە ئەچوون بەرەو جەنگ لە دوای 11 سپتەمبەر و ئێستا هەمووی کەس بۆتەوە هیچیان ئامادە نین بۆ جەنگی تر لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر بیبەستینەوە بە عێراق و دوای عێراق کە باسی وەکە ئەگەر لە عێراق بدرێت لە سووریا دوای لە ئێران دەدرێت بەڵام هیچی نەکوتن سەر ستەیج
بۆ چونکە بەڕاستی وتیان ئەو جێگەی عێراق کردمان بە لێرە بۆسین بۆیە من مەبەستەکەی من ئەوەیە ڕێی عامی ئەوروپی پێویستی بە کاتەیە بەڵام کە پێویستی بە کاتەیە پێویستی بە چییە پێویستی بۆ هەیە تۆڵە دنیایکی سۆشیال میدیایی بە سانی ئەگۆڕێ نەک بە مانگ و هەفتە بە سانی ئەگۆڕێ اینجا لەگەڵ هەموو ئەمانەیە ئەگەر سێرکەین لەگەڵ هاتی دۆناڵد ترامپە يعني من ئەوم بەلاو زۆر مەبەستە يعني ئەگەر سێرکەین ئەم تاقمی کەسە دۆناڵد ترامپ هێناوێتە سەر حکوم بریتە لە ئیلۆن ماسک کێیە ئیلۆن ماسک خاوەنی کۆمپانیای تویتەری جارانی کە ئێستا ئێکس ئەکاتەوە دوێنێ لەگەڵ خاوەنی مارک زوکربەرگ کە فەیسبووکە دانیشتووە ئەمانە بۆ کۆکاتە چونکە دۆناڵد ترامپ ئەزانێ شتێک لە دەرەوە بێزگە لە ئابووری بریتێ لە ئەوەی کە پێوتە سۆفت پاوەر نەرمەهێز بەچی دروستەکرێت نەرمەهێز لە ڕێگەی سوشیال میدیاوە دروستەکرێت ئێستا بەڕاستی کاریگەری هەیە بەڵام ئەو کاریگەری ئەوە نی ئێستا ئەمە بیبینین دائما ئێمە لە زانکۆیە لە بەشی پۆلیتیکال ساینس لە بەشی سیاسەیە خوێندکارەکان وا فێرەکرد ئەڵێ ئێمە دوو کاریگەرمانێ کاریگەریکی ئەو کە پێوتێ شۆرت تێرم ینی مۆدایەکی کورتی هەیە مۆدایەکی درێژخایەنی هەیە لەوەی ئێمە مۆدای درێژخانەکە نەبینین نازانین بەڵام ئەمەی کە ئێمە ئێستا پەلەمانە ئەوەی کە ئەمانی زوو ببینین بەڵام ئەمە بەخێرەی نایەتە بەر تقریبا جۆرە هاتنەوەی ترامپ بۆ سەر با بڵێن سەرۆکایەتی ئەمریکا کاریگەری ئەم جۆرە بەدڵنیاو کاریگەری ترامپ خۆی ئەزانێ کاریگەری هەیە من یەک قەوسی تر لێرا وەربگرم ئەوش ئەوەیە ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەوەی کە چۆن کاریگەری هەیە لە وڵاتانی ئەوروپیا ینی ڕێی عامی ئەوروپی کاریگەری هەیە لەسەر ڕێی عامی ئەمریکی جا ئێمە ومان لەبیر نەچێت ئەم قەزەیە پەیوەندی بە ئێستاوە نییە يعني ئەم قەزەیە وکو مامۆستا ئیشارەتی پێدا بەتایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە دەوڵەتی ئیسرائیل کە دروستەکرێ و نەتەوەی گرتوەکان بە ئامادەبوونی یاخۆڵی ئەنجومنی ئاسایشدانی پیانێ و کە ئیسرائیلەکە بە دەوڵەتێکی سەربەخۆ و فەڵەستینیەکان ئەکاتە دەرەوە لە هاوچێشەکە فەڵەستینیەکان بۆچی نایانکە بە دەوڵەت لەبەر ئەوەی گەلێک نییە بەناوی فەڵەستینەوە ینی ئەوەی کێشەکەیە ئەگە بگەڕێن و بۆ جزوری کێشەکە ئەڵێ سەردەمی عوسمانیەکانە ئەمە حتا نووسینێکی پێرێزەیە کە سەرۆکی کۆنی ئیسرائیلەکانە ئەڵێ پەیوەندی بە عوسمانیەکان چکە عوسمانیەکان گەلێکیان نەبرە بەناوی گەلی فەڵەستینیەوە ئەمە ینی ئەڵە خەلەلەکە لە مێژوێ ئەو وا باسەکە بۆچی چونکە لەناو فەڵەستینە ئەو گەلەی کە هەبوون هەمێ عەرەبوون ئەڵێ دەکا کە ئێوە عەرەبوون ئەتوان بچن وڵاتانی عەرەبی چەند وڵاتی عەرەبی بچن لێوە بژین بۆیە ئەم زێد بەخسەی ئەوان مەزێدی ئێمەی بەڵێ ئەمە زێدی ئێمەیە چونکە ئەمە مێژووە ئەمە پەیوەندی بە مێژووە هەیە هەیکەلەکەی سولێمان نەژەر ئەو قودسەیە کە ئێوە ئەڵێن با بڵێن قیبلەی ئێمە یاخود قیبلەی دووەمی ئێوە بۆیە بەڕاستی ئەمە ئەم دیوە مێژووی زۆر گرنگە ئێمە مامۆستایەکمان هەبوو لە زانکۆ یەهودی بوو زۆر جار باسی ئەوەیە کرد ئەیوت ئەگەر مێژوو غەدری کردبێ بەس غەدی لە یەهود کردو ئەمەمان بۆ ئەوی لەبەر ئەوەی نەیتوانێت بە تەواوەتی دەوڵەتەکان پێبات ئەمان چۆن نەیتوان دەوڵەتەکان پێبات ئەوی لەبەر ئەوەی گەلی کێشتوتەوە بەناوی فەڵەستینی لە ناو خاکی ئیسرائیلە یعنی ئەوە قەنەعەتیان چییە قەنەعەتیان وایە بوونی فەڵەستینی ینی ئەوەی ئێمە بەناوی فەڵەستینی و ئەیناسین ڕگەزێکی عەرەبی هەیە زمانی عەرەبی هەیە کەلتوری عەرەبی هەیە و ئاینەکەی زۆرینان موسڵمان و مەسیحیشان تایە لە دیدی ئەوانە و لە دیدی یەهودیەکانەوە بەڕاستی بوونی ئەوان نابێ هەبێ لەوانەیە بۆیە کوشتنی ئەوان زۆر سروشتیە لە لای ئەوان ینی لە لای ئیسرائیلەکان ئەمە چیەکە ئەمە وەکو پێی ئەڵێ جاستیفایەکە ڕەوایەتیەوەی پێبە نەک بیکوژێ بەڵکو هەر جینۆسایدی بکاوی کە پێڵێن جینۆساید بۆی لە تێڕوانینی با بڵین عەقیدەی سەربازی عەسکەریەکانەوە ئیسرائیلەکانەوە شتێکی زۆر ئاساییە مناڵیان بکوژن چیمەیان کەم بەسەرا تووشی نەزۆکیان بکەن بیان خەنە ئەوەی کە پێی ئەوترێ کەمپی چی پێڵێ ئەوەی کە وەخت خۆی نازیەکان کردوانە ینی خۆ ئەمە ێساکرێت ناو غەزەیە بەزەوەی میدیا زۆر پیشان نادە یاخود بە شێوازی مۆبایلەکان دزەی پێکرێ و ئەبینرێ بۆیە بەڕاستی ئەمەی کە ئەکرێ لە ناو غەزەیە من پێم وایە وەکو چۆن نازیەکان ڕەوایەتی چەنددا بوو بخۆن ڕەوایەتێکی ئایدۆلۆژی هەبوو لە لای یەهودیەکانیش یاخود با بڵێن دین یەهودی کۆن من باز ناکەم ئەمەی کێسا لە ئیسرائیلە هەیە کە بە شێوازێکی منحرفی باسەکرێ ئەوەیە کە ڕەوایەتی هەیە بۆ لە ناوبردنی خەڵکی فەڵەستینی اینجا ئەمە بەرز بکەینەوە لە خوارە بینەوە بۆ سەرەوە ئەگەر بەم شێوازە بیری لەکەینەوە اینجا تۆ سێرکە ئەم یەهودیانی کە لە ناو ئیسرائیلان کاکە خۆ ئەمە خۆڕە سگنین ئەمە لە پۆڵنداوە هاتوون ئەمە لە ئەمریکاوە هاتوون ئەمە لە ئەوروپاوە هاتوون ئەمە لە ئەڵمانیاوە هاتوون ئەمانە جزوری ئەسڵیان نەگەڕێتەوە بۆ ئەوێ بۆیە پاشخانیان ئەوەیە بۆیە هەمیشە ئەگەڕنەوە بۆ ئەوێ ینی وەرە ئێستا تۆ سێری مامۆستاکانی ناو زانکۆی تەلەڤیڤ و زانکۆکانی تریانکە کە من تا ڕادێکی زۆر ئەوەندە کۆتاکتم هەیە لەگەڵان بەهۆی نووسین و خوێندنەوە هەموویان گراجوێتی چۆن زانکۆ ئەمریکیەکانن بۆ لەبەر ئەوەی جزوریان ئەسڵیان نەگەڕێتەوە بۆ ئەوێ بۆیە کاریگەریان لێوە زۆر لەسەر جیهانی عەرەبی جیهانی ئیسلامی بۆیە بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئێمە ئەلەمەت هەیە بگەین هەرچەنە وەختی خۆی یاسر عەرەفات کۆمەڵێک هەوڵی دا ینی لە ئاخری تەمەن یانیە ئەگەر بگەڕێنەوە بۆەوە ئینسان ئەڵێ حەقیش بابەوە ئەوە بکە لە ئاخیرە بیری لەو کردەوە کە
هەوڵیدا کتێبێ بنووسێ لەسەر هەڵەکانی ژیانی کە باسی لەوە کرد کە ئەم زۆر هەڵخەڵەتە بە قسەکردنی بڵکلنتن و ئەوانکەنی ئەزانی ئەمە هەمووی بریتی بوو لە دیکۆرێک بریتی بوو بەڵێ لە ئینتحارێکی سیاسی بوو کردی ئەو کاتە چونکە ئۆسلۆ پرۆسێسی دروست کرد پرۆسی ئاشتی ئۆسلۆی دروست کرد قەزێکە ئەگەر بەم شێوازە تاریخە بیری لەکەینەوە کە بریتی بووە لە قەزەیەکی گەلێک کە لە خاکی دەرکراوە وڵاتەکەی داگیر کراوە کلیلی ماڵەکانیان لێ سندوتەوە زەویەکانیان بە زۆر پێفرۆشتون دەرکراون دراون بۆ ئوردون بۆ عێراق بۆ سووریا بۆ میسر بۆ ئەم شوێنانە بڵاو کراونێتەوە بۆ لوبنان بە هەماشەوە کە نزیکەی 2 میلیۆن فەڵەستینی لەو خاکی لوبنانە تەوتین کراوە بڵێن خراببوونە ئێوە کەیتە پاشە پاچەکران بەشی کێنران بۆ مەوسا ئێستا و پشتیوانی کە پێویستە لەو گەلە بکرێ ئەبێت چ جۆرە پشتیوانیەک بێ وەکوتم لە کاتێکا ئێستا گەلێک بە تایبەتی جینۆساید دەکرێت کوژرێ بە تایبەتی ینی تێڕوانینی چارەسەر و پشتیوانی ئەوروپیەکان و ئەمریکیەکان لە ئێستایەوە جیهانی عەربی و ئیسلامی بە چه ئاراستەیەکە بۆ حەلکردنی ئەم قەزەیە بە تایبەتی بۆ چارەسەری ئێستای غەزە ئەوەی کە گرنگە بەڕاستی ئەو حەملەی کە کراوە بەردەوام بێ لەسەری بە تایبەتی لە میدیایە یعنی تۆ ناکرێت پانتایی میدیایی بەجێ بێڵی بۆ لایەنێکی تر بۆ ئیسرائیلەکان یاخۆ بە ئەوروپیەکان یاخۆ بە ئەمریکیەکان ئەبێ بە لۆژیشی ئەوان قسە بکەیت تۆ لەگەڵیانە بەڵێ ئەمە کەیسێکی ڕەوایە بەڵام ئەمە کەیسێکە کە پەیوەندی بە گەلێکەوە لێ کوژراوە لێ بریناکە لێ شەید کراو إلى آخره بەڵام ئەبێ بچیتە ناو سەحەکەی ئەوانەوە باس لە تەتەڕوفەکرێت لە جیهانی ئیسلامیە باز لە تەتەڕوفەکرێت لە ناو فەڵەستینە لە ناو کوێیە ئەو تەتەڕوفە هەمان میسالی هەیە لە ناو ئیسرائیلەکانە یعنی زۆر گرنگە ئێمە بۆ بەڵگانەوە بچینە ناو میدیاکانیانەوە کە چۆن لە میدیا ئیسرائیلیا باس بە شێوازێکی سروشتی بە جینۆسایدکردنی ئەو گەلە ئاکرێت چونکە بەڕاستی ئەم خیتابی قسەکردنە خوتوکەدانی چییە خوتوکەدانی وجدانی ئەو خەڵکەیە ناکرێت ئێمە وا سێر بکەین میدیای با بڵێن ئەوروپیەکان مردوون لە وجدانە ناکرێت شتێکی وا ناکرێت چونکە بۆ پێش گەلی فەڵەستینی ئێمە کۆسۆڤۆمان بینیەوە ئێمە قەزەی موسڵمانانمان بینون لە ئەوروپایە بۆستەمان بینەوە کە بەڕاستی ئەمە پاڵپشتێکی بێوێنە بوو بەرامبەر بەوان یعنی ئەوەندەی کە من خەیاڵم بێ کە لەگەڵ ئەو بۆسنیانە کە ژیاوم لێوە کە قسەم لەگەڵا کردوون مامەڵی ئەوروپیەکان زۆر کاریگەری هەبووە لەسەریان بۆ چونکە مامەڵێکی مرۆڤ دۆستانی زۆر لەگەڵا کردوون سەرکردانشی کە دەستیان سوور بوو بە خوێندرانە دادگاوە ئێستا لە سلاڤدان میلۆسۆڤیچ بۆ نمونە یعنی ئەمە وەکو چۆن بڵێت وایە هەمان با بڵێن هەمان بابەت هەمان ئاراستە هەمان چارەنووس چاوەڕێی ئەبێ بەوە بڕات ئەبێ بۆ ئاقارە بڕات چونکە ئەم ینی حەق شتێک نییە ون بێت ئەم بابەتی گەلی فەڵەستین چۆن گەلی کورد بابەتەکەی ون نابێ بە گۆڕینی سەرکردە بە گۆڕینی کات بە گۆڕینی ئەو میکانیزمانی کە لە سیاسی دەولی هەیە چۆن گەلی کورد مافەڕاوەکەی گوم نابێ گەلی فەڵەستینش باماشەوە پێم وانی ئەمە بابەتێکی هاوتەری بە ئەم قەیرانەی ئێستا لە غەزەیە ئەم کارە سات و ڕووداوانەی ئێستا ڕوەدەن ئاراستەی با بڵێن چارەسەری مەوزوعەکە خێراترەکە یای گۆڕێت وزانە ئەگەر سەری ناوخۆ ئیسرائیل بکەی گرنگی لێرانە هەیە بۆ چونکە ئەمە ئەگەر متابعی ناوخۆ ئیسرائیل بکەین بەڕاستی لە ناوخۆ ئیسرائیلە شڵەژانێکی سیاسیە لە ناو ئیسرائیلە من باز لە دیو ئابوووریەکەی ناکەم کە چەند کارەساتێکی بۆ ئەوان دروست کردووە بەڵام ئەم شڵەژانە سیاسیەت چییە ئەوەیە کە ناتەنیاهۆ ئێمە دائما لە زانکۆیان بە خوێندکارەکان شە بریتێ لە ئامڕازێکی تری سیاسەتکردن ناتەنیاهۆ شەڕەکە لەبەرەوەی ینی بەرداوامی ئەدا بە سیاسەتکردنی خۆی هێرشەکاتە سەر حەماس باشە لە غەزەیە هێرشەکاتە سەر لوبنان لە حیزبوڵادا هێرشەکاتە سەر سووریا ئەو هەرشەکە لە عێراق هێرشەکاتە سەر ئێران ئەمە چی ئەمە بۆ بەرداوامیکردنە بەو سیاسەتەی خۆی کە ئەوێت ئیسیدامی پێبا ئیجا ئەمە تاقی بەردەوامە بێت چونکە بۆ ئەوەی کە باسمان کرد دۆناڵد ترامپ کە دێتە سەر حکوم بەڕاستی دۆناڵد ترامپ ئەم شڵەژانە سیاسی ناوێت لە جیهانە ئەوێت چی چونکە لە سیاسەتی ئەمریکا بەڕێزان دۆناڵد ترامپ لەوە فێر بوو کە 4 ساڵی یەکەم کە لەسەر حکوم و 4 ساڵی دومی دۆڕان ئەم 4 ساڵی ئێستا ئیشەکە بۆ 4 ساڵی داهاتوو تێگەی ئوستازیان ینی لەم 4 ساڵەیە ئەوێتی ینی عاقڵانەتر بیرەکاتەوە ڕاشناڵتر زۆر کارتەکانی بە عاقڵانەتر بەکارێن نەک بۆی کە بکێشە بەما بکێشە بەوە بەڵکو ئەوێ بەڕاستی هێورکردنەوەیکی ئاسایی دروست بێتەوە لە منتیقەیە اینجا ئێتە هێورکردنەوەکە کۆستەکەی ئەکەوێت لە لای ئیسرائیلەکان چونکە ئەو سەرکەوتنە مزەیفە دروستەکە لە لای ئیسرائیلەکان کە وتیان ئێمە ئەتوانین حکومەتی غەزە بگۆڕین ئەوە تا ئێستا هەر ئەمڕۆ کە من پێش بێن بەرنامەکەتانەوە باز دەوە کرێت جەنەڕاڵەکانی ئیسرائیل خۆیان باسیەکەن ئەگەر ئێمە بمانێت دۆخی غەزە نۆرماڵایزکەن و نۆرماڵیکەنەوە پێویستمان بە چەند ساڵێکە چەند ساڵێک تۆ لەم چەند ساڵە بەتەمای چی بکەی یعنی تۆ اینجا لەو لاشەوە میکانیزمی سیاسەتکردن لەناو ئیسرائیلە وەکو وڵاتانی عەرەبی نییە بە پاشایەتی بڕوا نەگۆڕێ ناتەنیاهو ئەگۆڕێ سەرکردێکی تر دێتە سەر حکوم ئەمەوە ئەکە گۆڕانکاری سیاسیەکان لە قەزان جێوا بێت دەستخۆش کاک دکتۆر زاناگە بە زمانێک ڕخنە لە ئەوروپیەکان گیرا بێ بەوەی کە یان ڕۆژاوا گیرا بێ ڕاست ناکەن لەگەڵ دۆزی فەڵەستینی و چارەسەری ئەم قەزەیە ئەوە بە بەردەوامی ڕخنە لە جیهانی ئیسلامیە گیرێ کەوان پشتیوانی ئەم
کێشەیە ناکەن و نایانەوێ مەسەلەن کارتەکانیان بەکاربهێنن بۆ چارەسەر. ئەگەر چارەسەرکەش بەدەستی جیهانی ئیسلامی و عەرەبی خۆی نەبێت توانێ کارتەکانی خۆی بەکاربهێنێ لە ڕێی پەیوەندیەکانیەوە چوزان پەیوەندی ئابوووریەکانیەوە و با بڵین هەیمە ئابووری کە هەیەە لە ساحەکەیە بە تایبەتی وڵاتی سەعودیە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. فعلەن ئەم جۆرە با بڵین گلەی و ڕخنەی کاڕاستی جیهانی ئیسلامیە کرێت تا چەند واقعین و جیهانی ئیسلامی وڵاتانی عەربی تا چەند ئەتوانن جددی بن لە چارەسەرکردنی ئەم قەزیاوە پشتیوانی گەلی فەڵەستینی. بەڕاستیدا ئەگەر پێشتر بووترە عالەمی عەربی و عالەمی ئیسلامی بێدەسەڵاتە لە ئاست تەکنۆلۆژیا و قووەتی و هێزی ئەمریکا و ئیسرائیلدا، بەڵام دیسان ڕووداوەکانی ئەم ساڵی ڕابردوو سلماندی کە ئیسرائیلیش ئەو هێزە نییە نی بەڕاستی کە کەس ناتوانێت ڕۆڕی بێتەوە. دقت بەینی حەماس تا ئێستا حیزبێکە حقەتە حکوومەتیش نیانی حزبێکە و چوار دەوری با بڵێن گیراوە و هیچ ینی ڕێگەی ئەوەی نییە خواردنی بۆ بچێ ڕێگەی ئەوەی نییە با بڵێن چەکی بۆ بچێ توانی ساڵێک و ئەوەندە مقاومەی با بڵێن ئیسرائیل کات کەواتە هەر نەکرد بە ڕێگەی ئابووری بە ڕێگەی عسکەریش وڵاتانی ئیسلامی و عەرەبی ئەتوانن بەڕاستی ئەو قەزەیە بژۆڵێنن و سەری بخەن. جاول ئێستادا دەتوانن کە ئیسرائیل زۆر پێشکەوتووە لە ڕابردوودا کە ئیسرائیل تازە دروست بوو باشتر ئەتوانی ڕوبەڕووی ببنەوە. بەڵام بابەتەکە درێژە بە وەڵامی ئەم پرسیارە بدەیت لەنەوە بابەتی حەماسا کە باست کرد. حەماس هەندێک کەس هەیە ڕخنە لە با بڵێن ئەم ئەجێندای حەماسەکرێ ئەم تەریقەیە کەیشی لە سەرەکەگرێ و ئەم جۆرە ڕوبەڕووبوونەوە و چوزانم حکومڕانی و ئیساری ئەم قەزەیە با بڵێن لە خەزە بە تایبەتیەوەی حوتی ئۆکتۆبەر جەناب ڕاتچیە لەسەر ئەم ڕاستیدا خۆ ئەم ڕخنانە جددین دروستنیانە بەڵێ کێشەی ئیسرائیل و فەلەستین لە حوتی ئۆکتۆبەر و دەستی پێ نەکردووە و ئەو جینۆساید و ئەو کوشت و بڕە بێمەعنایی ئەو کوشت و ڕەهایی کە ئێستا دەکرێت لە غەزە پێشتری ژەر هەبووە. ئەو هەزارها فەلەستینە ئەگەر ناڵم بەدایان هەزار فەلەستینی کە لە پێشترە کوژراوە مەگەر کێ کوشتوونی ئیسرائیل کوشتوونی خۆ حوتی ئۆکتۆبەر وجودیشی نەبووە. یعلانی دەوڵەتی ئیسرائیل لەسەر سفرەی خەڵک لەسەر ماڵی خەڵک لەسەر حاڵی خەڵک خۆ حوتی ئۆکتۆبەر نەبوو ینی ڕەتفعلی حوتی ئۆکتۆبەر نەبوو. دەرکردنی خەڵک و بڕینی دارزەیتون و هێنانی خەڵکی یەهودی وەکو مامۆستا ئاماژەی پێکرد خەڵکی قژزەری ئەوروپی و خەڵکی دەم و چاوپانی شەرقی و خەڵکی ڕەشی ئەفریقی تۆی هێینە سەر ئەرز و خاک و ئاوی فەلەستینەکان دانی خۆ کاتە حوتی ئۆکتۆبەر نەبوو. ئێوە خەڵکی کە بە ناحەق لە بەس پار لە ئەو ساڵی کە لە ساڵی 2023 کە حوتی ئۆکتۆبەر ڕوویدا ئەحسایی من ئەحسایەکم وەرگرت 700 کەس بەدە زەفەی غەربی کوژراوە لە فەلەستینەکانە 700 کەس نە ینی خۆ لەجێ دەسەڵاتی با بڵێن سوڵتەی فەلەستینیا بوو نە حەماسی لێبوو نە حوتی ئۆکتۆبەر هەبوو بەردەوام ئیسرائیل خەڵکی خۆی کوشتووە و پلانی گەورەتری هەبوو وەکو بەرپرسانی حەماس باسییانە کرد پلانی گەورەتری هەبوو پلانی ئەوەی هەبوو بەتەواوی دەست بەسەر غەزا بگرێت لە ڕێی بڵێن قوتابخانەکانی ئۆنڕوا پلانی هەبوو کە منهەجی دراسی بگۆڕێ و کار لەسەر منداڵانی غەزە بکات لەگەڵ سعودیە و هەندێک وڵاتی تری ئیمارات و هەندێک وڵاتی تری عەرەبیە پلانی تەطبیعیان هەبوو یعنی ئەوەی کە سەفارەتی ئیسرائیل لەو وڵاتانە بکرێتەوە مان سەفارەتەکانیان لە ئیسرائیل بکەنەوە تەواو یعنی قەزەی فەلەستینی بە تەواوی بمرێنرێت و حوتی ئۆکتۆبەر فعلا مبرری هەبوو. ئێمە ئاگامان لە حاڵی ئەو خەڵکە نەبوو خەڵکە بۆ خۆی بە شێوەیەکی بەطیء و بە شێوەیەکی خاو لە حاڵەتی گیانەڵاو مردن بوو بەڵام ئەمان بۆ خۆیان مردنی خۆیان سەرای کرد بەڵام قەزیەکان زیندوو کردەوە وەکو چۆن لە قورئانە باسی قسەی ئەسحاب من هەمیشە ینی بابەتی غەزە و فەلەستین و ئێستا ئەم ڕوبەڕووبوونەوەانە ئەشوو بهێنم بە قسەی ئەسحاب الأخدود خەڵکە مسلمانەکە خۆیان تیاچوون بەڵام بابەتی تەوحید و ئیمان و محارەبەی زوڵمیان زیندوو کردەوە لەو سەردەمەدا کە بە تەواوی مرێنرا بوو کە کەس باسی ناکرد. ئەمانش قەزەی فەلەستین و قەزەی قودس و قەزەی ئەقسا و ئەو دۆزەڕەوایی کە مامۆستا ئاماژەی پێکرد ئەم بابەتەی غەزەمان گەێنێتە چارەسەرێکی خێر من قەناعەتم وایە بیدایەتی چارەسەرە چونکە ئێمە هەر لە ماڵەکانی خۆمان ناسەیریکەین مناڵی ئێمە مهتەم نەبوون بە قەزەی قودس هیچیان لێ نازانی سامناڵەکانی من لە ئیرادی پرۆفایل و شتەکانیان کردوتە مزگەوتی ئەقسا ینی من خۆم پێم نەگوتون هیچ ڕۆژە لە ڕۆژان یەکێکە لە خەمەکانیان ئاگام لێ بەردەوام جاران زۆر حەزیان لە هەندێک بابەتی مەشروباتی غازی ئەوانە بوو ئێستا نایخۆن ئەوانی پێیان بەبێ پێیان بڵێ مقاطعان کردووە جوانی جەنابتەوە بیرەکەنەوە پێیان وایە غەزە کەوتووە
ولا دەست دەرچۆ حەماس لە ڕاستیدا ئەو تەبریرە هێننەوە بیانوی هێننەوە بۆ مووقیفی پێشووی خۆیان بۆی کە بڵێن ینی ئەوی وتمانە حەقا ئەوی وتمانە ڕەوایە هەر ئەوەیە گینا بەفعلی بابەتی غەزە بۆ خۆی ینی واقعەکە جوابی ئەوانە داتەوە چکە هەندێک تەبریدانە هێنایەوە کە عەلاسات سەر ئەو ڕخنانەی کە لەو جیهانی ئیسلامی وڵاتانی عەرەبیە گیرن ڕخنەکە ئەوەیە جیهانی ئیسلامی بەگشتی دەوڵەتانی عەرەبی کۆمەڵێک دەوڵەتی دەوڵەمەندن خاوەن هێزن خاوەن چەکن و حدودیان بەڕاستی حدودێکی فراوانیان بە غەزە و بە فەلەستینەوە هەیە ئەگەر ئەمە لە کتێبا بخوێندرایەتەوە لە ڕاستیدا من بۆ خۆم هەندێک بابەتی تاریخی خوێنمەوە ئەزانم مبالەغەیە لە تاریخا ڕوویداوە بگوترێ گەلێکی عەرەبی ئەسڵ و مسلمانیش خاوەن عەقیدە و هاوعەقیدە بە تەنیشت دراوسەکانیەوە کە هەمان زمان و هەمان نەتەوە و هەمان با بڵێن دینیان هەیە ئیبادە کراون لە ماوەی ساڵێکا جینۆساید کراون و لە برسا کوژراون و لە تین واخین کێندراون و لەسەر ماڕق بوونەوە و بە تەنیشیشیانەوە ئەو میلەتانە بە تەنیشتیانەوە بوون لە ڕاستیدا من بم خوێندایەتەوە نەمبینایە بە مبالەغەی تاریخ تێگەیشتم وتەوە مؤرخێک لە مؤرخەکان بە مەبەستێک لە مەبەستەکانە جێ کردوێتەوە لەبەرەوە توانن یعنی توان هەم بەهێزی چەکداری توان زەقت بەکاربێن خۆمە لە ڕابردوودا لە ساڵی هەشتاکانە ئەمریکا ویستی سەفارەتی ئەمریکی بگوازێتەوە لە تەل ئەبیبەوە بۆ قودس بەس عێراق و سعودیە مووقیفیان نواند کە نەوت بە ئەمریکا نافرۆشن و ئەسڵ مامەڵە بە دۆلار ناکەن یەکسەر ئەمریکا پەشیمان بووە چەند جارە محاولە کراوە بەڵام ئێستا کێ ئەو مووقیفە بنوێنێت لە ڕاستیدا ترس و خۆشویستنی کورسی خۆشویستنی گیان وای لێکردون کە من قەنەعەتم وایە ئەم ئاگرە هەرچەند ئەمان خۆیان لێ پارێزن هەرچەند ئەمان با بڵێن ئەم میلەت و گەلە مەزڵومە ببەزێنن و پشتگیریان نەکەن و محارەبەیان بکەن ئیلا ئەگری ئەم شەڕایان گرێتەوە و سەریان نەخوات. ئەگەر باسی ئەرکی تاکی مسلمان بکەی لەم نێوەندەیە وەکو تاکێکی ئیسلامی چۆن پشتیوان و باڵن هاو خەمیم گەلەوێ کە کارەساتێکی بەسەرایە سەر ڕوو دەدەن بە چۆن ڕێگایەگە ماتوانین هاوخەمی خۆمان دەرببڕین یان با بڵێن لەگەڵ یان نابین یەکێک لەوانە تەعاتوفی کە هەمانە ئەو سۆز و خۆشویستی بۆ ئەو گەلە هەمانە وەکو مسلمان دوعاکردن بەڕاستی چەکێکی گەورەیە بەهێزکردن و پتەوکردنی سیلە و پەیوەندی خۆمان لەگەڵ خوا چونکە لە ڕاستیدا دوعا کاتێک کاریگەریە ئێمە پەیوەندیمان لەگەڵ خوا بەهێز بێت منجا دوای ئەوە بەڕاستی دوعایان بۆ بکەین خوێندنەوە لەسەر ئەو بابەتانە کاتێک با بڵێن میدیای غەربی و میدیای ئیسرائیلی و میدیای با بڵێن ئەلمانی بەگشتی لە دنیادا کە ئێستا لە وڵاتی خۆشمان مێشکی خەڵک پڕەکا بەوەی کە جزوری ئەم بابەتە جزوریەکی مێژووی هەیە و دەگەڕێتەوە بۆ مەملەکەتی داود و سولەیمان کە لەو خاکایە هەبووە لەوانەیە زۆرێک لە مسلمانان قەنەعەت بەمە بکەن بە ئێمە بخوێنەوە سەر و بابەتە بزانین ئایا پێش داود و سولەیمان ئەو خاکە خەڵکی تیان نەبووە هەر بە پێی سەرچاوەکانی یەهود تەنانەت با بڵێن مقەدەسترین سەرچاویان کە تەوڕاتی ئێستا لە بەدەستیانە عەهدی قەدیم پەیمانی کۆنی جوولەکەکان باسی ئەوەکە نەک لە سەردەمی داود و سولەیمانە لە سەردەمی ئیبراهیمە کە 1000 ساڵ پێش ئەوان ژیاوە لە قودسا کە ناوی ئۆرشەلیمە لە تەوراتە خەڵک ژیا و ئیبراهیم پیا تێپەڕی و بە خێراتنیان کردو و خزمەتیان کردووە و باسی ئەوەکە داود و سولەیمان داود سەلامی خوا لێبێ بە شەڕ و بە جەنگ بە جەنگێکی خوێناویش خەڵکێکی زۆر لە خەڵکە ئەسڵەکەی کوژراوە لەو جەنگەکە کە ئەو خاکە با بڵێن فتح کراوە بە مستەلەحی ئیسلامی و داگیر کراوە بە مستەلەحی سیاسی داود کە چۆتە ناوی ینی 2000 ساڵ 1000 ساڵ پێش ئیبراهیم چووە 1000 ساڵ پێش ئیبراهیمی بە پێی سەرچاوە مێژوویەکان خەڵکی تیاژیاوە خەڵکێکە بوون چون ئەو خاکیان ئاوادان کردوەوە بۆ خۆیان تیاژیاون و کە ئەم عەرەبە کەنعانیانن کە لێسەدا و عەرەبانی ئێستا لە فەڵەستینن تەمسیلیانەکەن بەشێک لە نووسەرە بە وجدانەکانی جوولەکەش ئاماژە بەوەکەن کە ئەم فەلاح و مزاریعانەی ئێستا لە خاکی فەڵەستینە ئەژین هەمووانەوەی ئەو کەنعانی و یەبوسیانن کە 3000 ساڵ پێش زاین ئەو خاکیان ئاوادان کردوەوە و بوونەتە خاوەنی وعیمان بەم قەزیە هەبێت لە ڕووی دینیە وعیمان پێ هەبێ بۆی کە ئەو ئايات و حەدیثانەی کە باسی بەخشینی ئەو زەویەکەن بە پێغەمبەرێکی وەکو داود سەلامی خوای لێبێ بە پێغەمبەرێکی وەکو سولەیمان پێش ئەوان بە پێغەمبەرێکی وەکو موسا بە پێغەمبەرێکی وەکو یوشوعی کوڕی نون یا پێش ئەوانش بە ئیبراهیم و بە ئیسحاق و بە یعقوب ئەو دەقانەدا نەبەزێنین ئەمڕۆ لەسەر نەتەنیاهو و جەماعەتەکەی بەڕاستی من خۆم گوێم لێ بۆ ینی بەداخەوە کەسێک تەفسیری هێنابوو لەسەر پەیجەکەی خۆی بابەجیان بۆ زڵمیان لێەکەن ئەو تاخوا ئەم ئەرزەی داوە بە موسا
زەویەک خوا داوەتی بە موسا تۆ بێ ئەمڕۆ بە نەتەنیاهۆی ڕەوا ببینی و بێ ئەوە دابەزێنتە سەر ئەوە سەر حاڵەتی ئێستای ئیسرائیل لەبەرەوە بابەتی خوێندنەوە لەسەر بابەتەکە وەعی بە قەزیەکە دیفاع لێکردنیان ئەوە شەوای کردووە بەڕاستی ینی ئێمە شارەزانی لەم دۆزە بۆیە کەسێک دێت دەڵێت ڕەوایەتی بە جوولەکەدا ناڕەوایەتی بە خەڵکە مستحقەکە و بە خاوەن قەزێکادا بەسەرەی مقاتعە ڕۆڵی خۆی بینیوە مامۆستا باسی کرد کە ئیسرائیل زەرەری مادی گەوری بەرکەوتووە مقاتعە زۆر میهمە بەکەمی نەزانین ینی موسڵمانان بەکەمی نەزانن کۆکاکۆلایەکە یانێکێک لەو مادانەی کە بە ئەمڕۆ ئەلان کراوە کە با بڵێن داهاتەکەی بەڵێ هاوکاری بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری ئیسرائیلی پێکرێ هەرێکە لە لای خۆیەوە مقاتعە بکە قەناعەت وایە ڕۆڵ و کاریگەری زۆر زۆر باشیە بێت و تەفاعولی ژانی بەڕاستی بەهایەکی گەورەی لە ئاینی ئەمەیە ینی گەشتبین ئێمە گەشتبین بین بە نەسری خوا بە سەرکەوتنی خوا و ئینشاءڵڵا لە نەتیجەیە هەر ئەو نەسر سەرکەوت نبینی. جەنابتان مامۆستا کاردۆ ڕێتان چییە لەسەر ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و هەڵوێستی وڵاتانی عەرەبی لە دۆخی ئێستای غەزە؟ وڵا من حەزم کرد یەک ئیشادی بچوو بم بەوەی کە ئەڵێ مەسەلێکی عەرەبی هەیە ئەڵێ دەستی لە ئاگرا و گون دەستی لە ئاوا بێ ئێمە لە غەزە ناشین ئێستا ئێمە لەو ئازار و شکنجەیە ناشین بەڕاستی شەو ڕۆژ تۆق و تیارە و ئیلا ئاخیری ئەو معناتەی کە بە فلیمیش بیبین لەوەی بڕای پێ ناکەیت ئەوەی کە من ئەمێ پێی خەمە تەرکیزی خەمەسەر ئوستازیان ینی من ناڵم حەزم بە شەڕ و ئاژا و بە کوشتن و قەتڵەیە چکە لەندەی فەرمکاکە خۆ بۆ ناتی شەڕکەیت بەڵام ئەم مبەڕێرەی کە 7 ئۆکتۆبر وای کرد و وحشێتی ئیسرائیلی خستە ئەویش و ینی ئەم بڵێن ئیزرانی کە بۆی هێنەوە وڵی خۆ ئەگەر ئێمە پێشمەرگە نەبوو ئەنفان نابوو بۆ منطقە قسە ئەگەر بۆ منطقە قسە بکەین باشە ئەگەر پێشمەرگە هێرشی نەگرێتە سەر ڕژێمی بەعەس یعنی کە ئەڵێ ڕژێمی بەعەس پێم وایە ئەگەر کەسێک ڕژێمی بەعەس تێ نەگات گوناحە لەسەر قەزای کوردی قسە بکە هین تاوانە تۆ بێ لەسەر کورد قسەکەیت چونکە بۆ لە ئایدۆلۆژیای حیزبی بەعسە سڕینەوەی کورد وەکو ئامان سەرکراوەکە ئەوە تەنها بیانوویەکە ئەوە بیانوویەکە بۆ تۆ دەی هەزار و ئەوەنە لادەی کوردی ئەسووتێنی ئەزانی تۆ باسی چیەکەی باسی ئەوەکەی کە خوای گەورە لە ئاسمانە قبوڵی نییە تۆ چۆن قبوڵێک لەسەر زەویە جا تۆ دی ئەمەکە بە مۆبەڕێکی وڵات پێشمەرگەی وڵات چەگارێ وڵات چی ئەوە هەیە دقی ناکارانکردنی هەڵەبجە چیمابارانکردنی هەڵەبجە بڵێ بۆ نمونە یا تۆ بێ وڵات ئەگەر پێشمەرگە نەچوویاتە هەڵەبجەوە وڵا ئەگەر ئەوە نەبووە ئەوە کاکە ئەمە لە هێزی شۆڕژێرە چاوەڕێ عەقلی تۆ ناکە ئەو عەقڵە جوانەی تۆ کە بوویە خوێنیتەوە بەڕاستی ئەمە جێگەی پێکەنی نییە من جێگەی گریانە بۆ کەسێک ئاوا بیرەکاتەوە چکە بۆ ئەو کەسانە بەداخەوە بوونە تەسپیک بوونە قسەکرد لە ناو سۆشیال میدیا و لە هەندێک شوێنە چکە بۆ لە مێژۆکە شارەزانیە نازانێت ئەڵێ چی دەیخۆگە 7 ئۆکتۆبر نەبووە تۆزانی پێش 7 ئۆکتۆبر چی ڕوویەکەکە ئەزانی یاز عەرەفات کە نوێنەری فەڵەستین بوو هەموو تەنازولێکی کرد بۆ ئیسرائیلەکان چۆن سەر مێزی گفتوگوتی کاکە ئەوە تاوە من ڕازی بووم هاتمە سەر مێزی گفتوگۆی ئێوە ئەو مدێمەوە ناو فەڵەستینێک بە پارچەکراوی غەزەیەک لەولاوە زەفی غەربە لەملاوە پارچە پارچیان کردبوو کە دەوڵەشتیوە دروست ناکرد دەوڵەتێک لە وڵاتێک لە بین نابێشتیوە هەر نییە بە هەوایی لە ئاسمانە هەبێ ڕازی بوو بۆی دەوڵەتێکی بۆ دروستکەن کە سیادەکەی لە دەستی وڵاتێکی ترابێ ئەمە لە سیستەمی سیاسیشتی هەریوان نییە تۆ دەوڵەتێک دروست هەر نەشیان کرد یعنی حەبر على الورق خوانەڵ ئەوش هەر دروست نەبوو يعني ياسر عرفاتێک کە بەو هەموو تەنازول بوو ئەخی یاسر عرفات پێش بچێت سەر ئۆسلۆ ئەزانی لە پێشوەت شۆڕشێکی کردووە کاکە ئەو لە شەستەکان و خەریکی شۆڕشە یعنی خەریکی شۆڕشکردنە و بە چەند جار محاوەل اختیارکردنی کراوە چەند جار ڕای کردووە یعنی لە چەند شوێ خۆی شاردوێتەوە دوای تەنازولی کرد بۆ ئیسرائیلەکەوتی بەشگو ئەم قەزەیە بۆوە بڕوە بۆیە تۆ لە ئایدۆلۆژیا و لە عەقیدەی سیاسی ئەو هێزە تێنەگەی گوناحە باسی ئەم کەیسە بکەی وەکوتم وەکو قەزەی کوردی بۆیە بەڕاستی ئەمە ڕەوایەتی بۆ نادا تۆ بڵێ وەڵاهی مادەمەوان هێشان کردە سەر ئیسرائیلەکان ئەوەندەیان لێ کوشتن فستیڤالێکە بوو لێیان کوشتن لێیان قەتڵکران کورە کاکە شەوان ئەخەوتن ئەو فەقیرانە بانی خەبەریانەوە بیناگەن ڕووخا بوو کەس باسی و کەیسە ناکە بۆیە بەڕاستی ئەمە ڕەوایەتی بۆ نادا ئەوەی کە ئەم کەیسە ئەگۆڕێ بەڕێزان وەکو من شارتم پێدا بەڕاستی بریتە لە زیندوکردنەوەی ئەو سۆفت پاوەرەیە چونکە بەڕاستی ئەمە لە سۆفت پاوەر لە جیهانی ئیسلامی زۆر شارەزای نین ئەویش بریتە لە نەرمەهێز دەرمەهێزی ئەوروپیەکان ئەوەی تێپەڕانەوە ئێستا ئەوان چونەتە ناو سمارت پاوەر و هێزی زیرەک و ئەوانە لەسەر ئەوانە ئیشەکەن بۆیە لە جیهانی ئیسلامی یاخود لە جیهانی ئەوەی کە پاڵپشتی قەزەی فەڵەستینەکە یاخود قەزەی کوردیەکە دەرمەهێز زۆر گرنگە ئێمە ناتوانین بی باڵانسی هێز دەستکاری بکەین چونکە ئەوە مێژوو حکمی داوە بەسەرە و تاو گۆڕاوە ئەو هێزێکی سەربازی مەشینێکی سەربازی زۆر بەهێزی هەیە پیشەسازیێکی سەربازی زۆر بەهێزی هەیە من ناتوانم بچمە ئەو شوێنە و منافەسی لەگەڵا بکەم بەڵام لە ڕاستیە زیندووکردنەوەی ئەم بیرۆکانە
خوتوکەدانی وجدانی جیهان یاخود ئەو گۆڕینی ڕێی عالەمی پێویستی بەمە هەیە کە تۆ لە ڕێگەی نەرمە هێز و ئیشی لەسەر بکەی بەڵێ بێگومان کاریگەری هەبووە بەڵام وەکوتم ئەو کاریگەری لەوە ئێمە پەلەمان ببینین بەڵام لە مودای درێژە ڕنگدانەوەیکی زۆری هەیە هەر بۆ نمونە یەک نمونەی بچوو بەمەمە ینی سێرکەن لە غەزەوە چێ بۆ لوبنان لە لوبنان ئەوچێ بۆ سووریا لە سووری چێ بۆ ئێران لە ئێران و دێتەوە بۆ عێراق سەرسەر شەرق الأوسطەکە یعنی ئێوە چی بکە ئەوێ بێبەشی بێ بۆ مناڵە هاری کە لە ماڵەکە ئەم بەیانی وابزانم لە دوانێکی نەتەنیاهۆ بۆ ئەوتوێتی کە ئەوەی بێتە بەردەمانەی هاڕێ بەڵێ ئەخۆ نیشاردۆتەوە ینی بە ئەردۆگانی ئەمەکو سەدام حوسێن لە یەکین بوترە لەو ئەمە چییە ئەمە لە ڕاستیە پلانێکی ئیسرائیلەکانە لە نەبوونی پلانایە بیرم دێت کاتێک کە ئەمریکەکان هاتنە عێراقەوە ڕۆژنامەنووسێ پرسیارەکە لە نوێنەری جۆرج دەبلیو بوش ئەڵێت ئێوە پلانتان چێ بۆ عێراق ئەڵێ پلانمان جارێ ئامادە نیە بۆ عێراق تو عێراقت گرتووە تو عێراقت داگیر کردو عنی چی پلان نیە بۆ عێراق گومان بەبێ پلان هاتنە عێراق و ئەو بۆ کارەساتەکە ڕوویدا بۆیە ئەمەی کە لە ئێستا غەزە ڕوو ئەدا ئیسرائیلەکان خۆیان زۆر باشە زانن شتێکی کاتیە زۆر کاتیە وەکو چۆن لە جنوب لیبنانە تووشی و کێشەیە بوون وەکو چۆن ینی یەکەم جار نیە غەزە داگیرکرد و بچنەوە دەرەوە جاری ئەمە چەندی جار ئەمە ڕوویداوە بۆیە بەڕاستی لە ڕەوایەتی کەیسەکە کەم ناکاتەوە بەڵە قوربانی هەیە بەڵام هیچ کەیسێک لە جیهانە نییە بێ قوربانی بێ کاکە ئێمەی کورد ینی ئەنفالمان بینیەوە هەڵبجەمان بینیەوە و هیوادارم ئەمە ڕوو نەداتەوە ئەنفال و هەڵبجەی تە بەڕێگاوە بێتەوە لە سەردەمی ئەم حکومەی کە ئێستا لە عێراقا کرێت بۆیە بەڕاستی ڕەوایەتی کەیسەکەی تو ئەوە ناگەێنێ کە تۆ قوربانیکی زۆرە دێ نێلسن ماندێڵا باشە ماندێڵا بەتەمای ئەوە بوو کە بڵێ جنوبی ئەفریقا بکا بەیەکێ لە ئێستا ئەفریقایەکێکە لەو وڵاتانی کە قسەی هەیە لە جیهانە ینی ئەتوانێ محاکمەی ئیسرائیل بکات باشە ماندێڵا چی کرد چی بەکارهێنا هەر نەرمەهێزی بەکارهێنا بەڕاستی ئەمە چی ئەمە بەڵگەی لەسەر ئەوەی کە تۆ ئەتوانیت بەڵێ لە هاوتەری بە هێزێکی شۆڕژگەرت هەیە چونکە هیچ گەلێک نیە لە جیهان هێزی شۆڕژگەری نەبێ قوربان ینی هیچ شتێک نیە لە جیهانە تۆ هێزی شۆڕژگەر نەبێ ئەوەی کە ئێستا لە جیهانە باسەکرێ بەداخەوە بیدیا باسەکە ئەی هێرش ئەو شۆڕژگەرە فەڕەنسیانی کە لە سەردەمی نازیەکانە هەبوون چیانەکە بەرامبەر بە نازیەکان ئەزانی چ قەتڵێکی نازیەکان لاوازی وڵاتانی عەرەبی یا جیهانی ئیسلامی با بڵێن من هەڵی لاوازی دیکەمان هەیە والله من نازانم کاک عەباس من جیهانی ئیسلامی نابینم جدی ینی من پێم وایە ئەو تێرمێکی دروست کراوە وڵاتانی عەرەبی وڵاتانی عەرەبی ئەتوانیا باس بکەی وڵاتانی عەرەبی کۆمەڵێک وڵات دروست بوون ئەم وڵاتانە شەرعێتی سیاسیان شەرعێتێکی خارجیە کە هەمیشە خۆیان بە خاوەنی ئەم قزەیە زانیوە وەکو بەناو ئاخر خۆزانینەکە چییە قوربان خۆزانینەکە هینێکی شەعبەوی بووە مەسەلەن سەردەمی سەدام حوسێن خۆی بە خاوەنی قزەی فەڵەستینی زانیوە بەڵام ئەوە تا گەلی خۆی چی لێ کردووە سونی چی لێ کردووە کورد سونە بۆ چی لێ کردووە بچی بە حافظ ئەسەد بە هەمان شێوەی بینی چی کردووە بەرامبەر بە فەڵەستینەکان هەر لە ناو سووریا کاک چی پێ کردووە بەرامبەریانە بچی بۆ لوبنان بچی بۆ خلیج کاک وەرە بچۆ بۆ خلیج بزانە ئەوی فەڵەستینی وە لێ مەسیری چی بووە ینی بەڕاستی ئینسان ئەم پرسیارە بکات لە خۆی ئەی فەڵەستینەکان بۆ ڕایان کرد چون بۆ ئەوروپایەکی پاڵپشتی ئیسرائیلیا کرد بۆ نەچوون بۆ خلیج چونکە بۆ بەڕاستی ئەنزانی لە خلیج ئەوکو مرۆڤ ماوەڵە لەگەڵا ناکرێت ینی سیستەمێک دێ لە وڵاتانەیە کە بتوانێت ڕێز لە مرۆڤەکانی خۆی بگرێ پێش ئەوەی لە میوانەکانی بگرێ بۆیە من قەنەعەتم بەوە نییە جیهانی عەرەبی ئەو ینی وەکو ئیستراکچەری سیاسی سێری بکەین ئەم سیستەمە سیاسیانە لە پاڵپشتی ئەم قەزەیە بکەن ئەوەندەی ئیمارات و ئەوەندەی سعودیە تەمویل ئەکەن ئەوەندەی پاڵپشتی ئیسرائیلەکەن ینی کاکە خۆ ئەمە شتێک نێشاراوە بێت لە میدیا هەمووی کەشف بووە کە سەفیری ئیمارات لە واشنگتن پشتگیری مادی و معنەوی ئیسرائیلەکانەکە بۆ لەناوبردنی حەماس چونکە بۆ ئەوان ینی ئیماراتیش ئایدۆلۆژی بیرەکاتەوە ینی لە قەنەعەتی ئەوانە بوونی هێزێکی سیاسی ئیسلامی لە غەزەیە هەڕەشەیە بۆ سەرداهاتووی ئەو ینی جۆرافیان زۆر دوورن بەڵام درێژکردنەوەی ئەم بابەتە پەیوەندی بە جوڵەکردنی بزوتنەوەیکی ئیسلامیە لە ناو خلیجە بۆیە ئەو قەنەعەتی وایە لە دەست دەرهێنانی ئەم قەزەیە لە حەماسە لە قازانجی خلیجە بۆیە پاڵپشتی بابڵین ئەو سیستەمە سیاسیەکە کە لە ناو ئیسرائیلە هەیە هەرچەندە ئێستا بۆ ئەمریکیەکان دەڕاستێ جێگەی پرسیارە ئایا حەماس بێ ئایا حرەکەی فەتحی بێ ئایا بزوتنەوەیکی تر بێ ئەم لە ڕەواتیم کەیسە کەمەکاتەوە بێگومان کەمی ناکاتەوە چکۆ بکو من وتم ڕزان ینی هاتنی حەماس وەکو مامۆساوتی ئەم قەزەی لەگەڵ حەماسە دەستی پێ نەکردووە ینی شێخ مەحموود یاسین کاتێکە ئەچێ بۆ کەیسەکە لە ساڵی هەشتاکانە کە بزوتنەوەی حەماس هێزی چەپ کاکە چەپی عالەمی ئەوەی کە پێ ئەوترێن لەفت ئەوەی کە پێوتێ مارکسیەکان ئەزانی ئەوان چیان کردووە اختطافیان کردووە قەتڵیان کردووە کوشتنیان کردو شۆڕشیان کردووە بۆ کەیسی فەڵەستینی ساڵ پێش ئێستا لە کاتی کۆچی صهیۆنیەکان بۆ فەڵەستین ڕوبەڕووبوونەوەی خەڵکی فەڵەستینی لەگەڵیان ئەم قەزەیە هەبووە ئەو قەزەیە هەبووە قەسام لە 37 شەهید لە 37 شەهید بۆ بەڵام ئەوەی کە من زیاتر تەرکیزی خەمەس ینی ئەم کەیسە لە چەپەوە ئەچێ بۆ ئیسلامی
باشە ینی لە چەپەوە ئیجاگە تۆ سێکی باسی عملی منش نەکرێ بۆ نمونە ئێکا عملی منش حماس کردی ئەوانەی کە کردیان هەمویان چەبوون کۆمەڵی گەنجی چەبوون و قەنعەتیان وابوو ئەم قەزەیەکی ئینسانی هەیە میلەتێکی ئەبێ پاڵپشتی بکرێت بۆیە بەڕاستی ئەم کەیسەکە لە چەپۆ چۆ بۆ ئیسلامی لە چاوەڕێی ئەوە مەکە ئەم کەیسە کۆتایی پێ بێ ئەم کەیسە زیندووە مێنێتەوە چۆن کەیسی کورد لە چەپا بووە ماوەیەکی زۆر لە چەپا بووە دوای هاتوێتەوە لای ئێستا کە تا ڕادێک سست بووە بەڵام ئەم کەیسە نامرێن بە زیندوتی ئەمێنێتەوە دەستان خۆش من کۆتا پرسیارم لە هەردوو بەڕێستانەکەم و لە جەنابتەوە دەست پێکەکەم دوایش کاک دکتۆر زانا بەنسبەت ئێمەی کوردەوە لە مێژووە جۆرێک لە سەربەرزی و با بڵێن ئەوەمان هەیە شانازیمان هەیە کە سەرکردەیەکی وەکو سەلاحدینی ئەیوبی دێ تایبەت بەم قەزیەوە سەرکەوتنێکی گەورە لە قودس تۆمارەکە و ئەمە هەمیشە ئێمە بۆ ئێمەی کورد یا بەو با پیرانی ئێمە با بڵێن شانازیە کە پشتیوانیوان لەم دۆزە کردووە لەم گەلە کردووە لەم خاکە کردووە لە ئێستایا چۆن ئەم شانازیە تازە بکەینەوە چۆن ئەم پشتیوانیە دەربڕینەوە بەڕای جەنابێت خۆ باجار من هەرو کوتم بە لۆژیک عەقڵەکە یعنی ئێمە گەلێکی بێدەوڵەتین ینی میلەتێکی لەسەر زەویەک و هیچ دەوڵەتێک نییەمان پارێزین ینی ڕۆژی ئەمریکا مامەڵەمە لەگەڵاکە ڕۆژی رووسیا ڕۆژی ئێرانە ڕۆژی تورکیا ڕۆژی سینە جیم ئەنی هەموو ئەمانە مامەڵەم لەگەڵاکەن ئێمە ژۆک و فەڵەستین گەلێکی بێدەوڵەتین ئێمە ژۆک و فەڵەستین قاکەمان داژی کراوە دابەش کراوین تەشتیتین چەندمان لە ناو کوردستانە ئەوەندەمان لە دەرەوە ڕای کردووە ینی ئۆردوگاکانمان بیر نەچێتەوە کاکە ئەو چۆن ئەوانە سەر لە خەیمەکان ناژین ئێمەش لە ئۆردوگاکان ژیاوین بۆیە ڕەوایەتی کەیسەکە ئێمە ڕەوایەتیدا بە کەیسەکەی ئەوان ینی من لەو قەناعەتەیەم چۆن کەسێکی ئەفریقی چۆن کەسێکی ئەوروپی بیرەکاتەوە ینی ئەگەر مێژووی خۆی بیر بێتەوە بەڕاستی ڕەوایەتی ئەدا بەم کەیسە ئێمە ناکرێ مێژووی خۆمان بەستینەوە بەچی بۆی کە ئێستا هەیە ینی ئەو کەسێک کە لە مێژوو شارەزانە بێ بەداخەوە یعنی عوزرێنێتەوە بۆچی بۆم قەتڵ عەمی کە هەیە بەڵام هەندێک هەیە وا بیرەکەنەوە کە ئەڵێ مەسەن ئەوان بۆ مهتەمین بە قەزەی ئێمە ناکرێ ئێمەشە بێ وەکو ئەوان بیر دیو ئینسانێکی ئێمە جیاوازە کاکە من ئێمە وەکو مرۆڤ بیرکەینەوە ینی ناکرێ وەڵام من ئەی خۆ لە کۆسۆڤ لە بۆستەوە قەتڵ عەمی کە کراخوا متعاتب نەوە لە قەزێکی بەس بۆچی متعاتبین لەگەڵیانە لەبەری مرۆڤن کاکە تەیموری شەرقی کاکە کە بوو بە دەوڵەت لە ئەندەلوسیان جیا کردەوە جنوبی سۆدان خۆ جنوبی سۆدان موسڵمان نەبوون مەسیحی بوون کردیان بە دەوڵەتێک بەڵام ئێمە وەکو ڕەوایەتیەک بۆ ئەوان چونکە بۆ مەزلومن کاکە تۆ دیفاع لە مەزلومیەت ئەەکەی ینی کابرایەکی ئەوروپی بڕای نەکردینی مەسیحی هەر بڕای بە شتێک نییە لەبەر ئەوەی قەنعەتی وایە مرۆڤ پەرستن یاخو مرۆڤ درۆستی زۆ گرنگە کە تۆ پاڵپشتی بکەیت نەگەوەی کە تۆ بیت وەڵا لەبەرەوەی لە منی ئەمە ئەنانیەتە ئەمە خۆپەرستیە مالپەرستیە بەوەی کە گوایە وەڵا وێنەیەکی سەداح حوسێن هەبووە لەوێ وەڵا وێنەیەکی چی هەبوو ئەزانی وێنەی حافظ ئەسەدی لە ژۆر شوێنی تر هەبوو بینیمان ئەمە ڕەوایەتی ئەدا بۆی کە بڵین وەڵاقی ناکە بە ئەمەش پاڵپشتی ئەوان ناکری ئەمە ئەو کەسێک کە لە مێژوو تێنەگا ئەوەی کە مێژوو خوێن بێتەوە بەڕاستی نازانێت هەندێک تاکتیکێت تۆ ضرورە بگریتە بەر و هەندێ پلانی استراتیژیش هەیە ئەوەی تر ئەوەیە خەڵکە عامەکە بە تەواوەتی ناتوانێت لێ تێبگات بۆ قەناعەتم وایە کورد بە پلەی یەکەم ئێمە بە پاڵپشتیان بکەین لەبەرەوەی دۆزەکەی ئێمە ڕەوایە پێش دۆزەکەیوان و لە هەمان کاتە دۆزەکەیان هیچ کەمتری لە دۆزی ئێمە بۆ پاڵپشتیکردن و بە ڕەوایەتی کاک دکتۆر زانەتەوە چیمان پێڵی بەرامبەر بەو با بڵین شانازەی کە لە مێژووە هەمان بۆ لە ئێستایا چۆن حقیقەتەن بەکو درێژەی بۆ قسەکاری جەنابی مامۆستا لەو ڕۆژەوە کە کورد دۆزەکەی هاتوۆتە سەر شاشە سەر شان و با بڵێن کێشە و گرفتمان بۆ دروست بۆ کوردستان بۆتە چەند پارچە لەو ڕۆژە فەڵەستین خۆی بۆ خۆی لە مشکیلە و معاناتە لەو ڕۆژەوە ئێمە خوێن لە جەسەمان ئەتکێ ئەوانش خوێن لە جەسەیان ئەتکێ ینی ئەوان دەوڵەت نین هیچیان بەدەست نییە تا دیفاع لە دۆزی من و تۆ بکەن لە ڕاستیدا سەدامیان لە ڕئیسێکی عەرەب داعمی کردوون و هاوکاری مادی کردوون ئەوان ئەگیان لەم دۆزە نەبووە حقیقەتەن و دیفاعی بەخێر ناوی سەدامی هەر ڕئیسێکی تری عەرەبیان هێناوە لەو بابەیە بووە و ئەوەی کە زانیوشمانە سەرکردە سیاسی ئیسلامیەکانی فەڵەستین هەر لە شێخ ئەحمەد یاسینەوە هەموو لێدوانیان هەیە دواتر خالید مشعەل دواتر ئیسماعیل هەنیە کە زۆر اعتراف بەم دۆزاکەن و باسی ڕەوایەتی دۆزی کورد دەکەن و باسی ئەوکەن کە کورد مافی دەوڵەتی و نسحەتی مخۆم گوێم لێ بووە خالید مشعەل لە مقابلەکە نسحەتی بابڵێن سەرانی تورک و فارس و عەرەبەکە کە مافی گەلی کورد بدەن و مافەکان مافێکی حەقە بەڵام لە ڕاستیدا ئێمە وەکو هەروە بووە لە بەدرێژایی شۆڕشی کوردی میدیای کوردی و دەمڕاستەکانی کورد خەڵکانی با سیکۆلار بوون و ویستیوان ئەم بابەتە بەلاڕێیا بەرن هەمیشە خەڵکیان وا ئاڕاستە کردووە کە ئەو خەڵکی فەڵەستین دژی کوردەوە ئەو دۆزێکی ناڕەوایە بەعەکسەوە یەهودیەکان و با بڵێن زایۆنیزمەکان زانستەکان ئەوان مافی خاوەندارێتی ئەو خاکانەیە ئەمە وای کردووە
ئێمە لە عالەمی ئیسلامی و عەرەبیا بە ئیسرائیل دووەم ناببرین بەڕاستیدا ئێمە ئیسرائیل دووەم نین فەلەستینی دووەمین ئەگەر قسەکە ڕەوا بێت حەق بێت ئێمە فەلەستینی دووەمی ئەگەر فەلەستینی یەکەمیش نەبین بۆ پێویستە ئێمە لە ناخی خەڵکی ئامەڕوون بکەینەوە و بۆ خەڵکی فەلەستینیشی بسەلمێنین کە بە عەرەبیش شۆڤێنیش بڵێن کە ئێمە دۆزەکەمان و دۆزی فەلەستینەوە چۆن قودس داگیر کراوە کەرکووکیش داگیر کراوە چۆن فەلەستین مافی دەوڵەت بوونی هەیە و ناکرێت بە دەوڵەت کوردستان مافی بە دەوڵەت بوونی و ناکرێت بە دەوڵەت بەکرێن بابەتە لە ینی لە ڕێی میدیاوە و لە ڕێی تەوعی خەڵکەوە زیاتر هەڵێن گرنگی پێ بدەین و خەڵکی جۆشار زۆر سپاستان دەکەم لە کاتم گرتن سپاس بۆ ئامادەبوونتان بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بە سپاسی دووبارمان بۆ هەرێکە لە بەڕێزان دکتۆر زەنا محەممەد ئەمین و مامۆستا کاردۆکەری مامۆسانی زانکۆ کە تەشریفیان لێرە بوو بۆ قسەکردن لەسەر ڕۆژی پشتیوانی لە گەلی فەڵەستینی و بارودۆخی کە ئێستا لە غەزە ئەگوزارێ ئامادەبوون. سپاس بۆ ئەوی بینەریش کە لەگەڵمان بوون تا دیداری تایبەتی تر پێتانەگەینەوە مولایەکتان بەخۆی گەورە ئەسپێری هەر شاد.